ئێمە مامۆستایانی بەڕێز جاران سنوورەکانمان داخراو بوو هەر چوار پارچەی کوردستان. ئێستا سوپاس بۆ خوای گەورە بەوەی سۆشیال میدیاوە بەوەی ئەو گۆڕانکاری مێژوانەی کە ئێستا هاتووە کە بۆ کورد مێژوویە بەڕاستی لە ناوچەکەیە بەخێر بێناخۆ وای کردو دەنگی هەر چوار پارچەکە بگاتە یەک. من لە کۆنگرەیەکە پێرا بەشداریم کرد لە ئامەد لە دیاربەکر دەربارەی ڕۆلی زانایان بۆ چارەسەرکردنی کێشەی کورد، خطابێکی زانستی ئاینی بۆ چارەسەرکردنی کێشەی کورد و ئەو بابەتانە. حقت تقریبەن 1000 کەسێک ئامادە بوون. ئەلێ هەستم کرد یانی ئێمە چەند دابڕاوین لە باکووری کوردستان لە کەسایەتەکانیان لە ئەو مەدرسە تەسەوفە کە ڕشکەی داکوتاوە ناو کۆمەلگای تورکیا، ینی کوردەکان لە ڕێگەی قوتابخانەی شێخ سەعید نەوروسیۆ با بڵێن پێشەنگی و ڕابەرایەتیەکەن. ئەمە زۆر زۆر گرنگە و ئەم بابەتە حقت لەوانەیە زۆر ڕێ من ئەوەی نووسیمە ڕاستی گەرەکە ئەگە تۆزیە تەوتیقی سەرچاوەکانی بکە لەوانی بەشی ڕسالێکی ماریسێر بکە. بەست ئەوەی توانم بێزگەکان ئەوەی پێویستە لەسەری بڕۆین ئەمڕۆ قسەی لەسەرەکەم ئەمڕۆ پێشەکیەک ینی لەسەر ئەم بابەتە ئەو باسم کردکەوە بۆ ئەم بابەتەم هەڵبژار. ئێمە ناوێ دابڕین لە کەسایەتی سیاسی و کۆمەڵایەتیەکان و زانستێک ئەوە بڵێ زانستی و ئەوانەی ئەدەبین ئەوانەی با بڵێ کەسایەتی ئاینی لە هەر چوار پارچەی کوردستان ئەبێ دراستیان بکەین پندیان لێ وەرگرین. بەڕاستی کەسی مەزنی تایە مێژووی کورد گەلی کورد کەسی زۆر زۆر گەورە و مەزنی تایە، بەڵام ئەمە جێگەی داخەیانی زۆر جار شارەزایمانی لەسەری لەبەر ئەو دۆخەی بەسەرمانە هاتووە. بەڵێ بەمێ مەحاویری ئەم ئینە باسکەم کە ئەم بابەتەی ینی ئەرکی بیرمەند و مامۆسایانی زانکۆ مێژوو نووسان و ئەوانە ئەرکێکی نیشتیمانی ئاینی با بڵێن لەسەریان ئەخلاقیە لەسەریان کەەوە ئەم بابەتانە بۆ ڕژێن و باسی بکەن. گرنگی بەراوردکردنی کەسایەتەکانە مێژوودا زۆر زۆر گرنگە و هاوچەرخ بوونیان ینی سەبونە شێخ سەعیدی پیران لەگەڵ شێخ سەعید نەوروسی جێگەی داخە زۆر کەسەوانی هەر وابزان یەک کەسن لە کەسایەتەکان لێکۆنەکە. هاوتەری پاشەکانی دیکەی کوردستان لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باڵێن باشوور کوردستانی خۆمان ینی کێ لەو هاوتەری لەو خەباتە ئیشی کردووە لە ڕێگەی تەسەوف بێ لە ڕێگەی باپەی دیکە بێ نەتەوەی بێ نیشتیمانی بێ چۆن هەوڵیان داوە. من هەوڵەدەم ینی هەڵوێستیان دەربارەی ئەو دوو کەسایەتیە دەربارەی مەسەلەن کێشەی کورد دۆزی کورد دەربارەی ئەتاتۆرک ینی ئەتا خۆزان دوای خلافی عوسمانی چی گۆڕانکاریەک لە تورکیا ڕوویدا بووە سیستمێکی با بڵێن دیکتاتۆری ئەلمانی چەند دژی ئاین بوون و ڕۆڵی کەسایەتی وەکو شێخ سەعیدی پێران چۆن ڕوبەڕووی ئەمە وەستایەوە و بۆچی شێخ سەعید نەوروسی ئەو مەنهەژەی هەڵنەبژار بۆی ینی مەنهەژی کەڵبژات بەڵام هەر لە چوارچێوەی داکۆیکردن لە مافی هەموو تورک با بڵێ مسلمانان و بەتابەت کوردیش مووقفیان سەر ئەرمەن ینی زۆر بابەتی ئەرمەن ئەو ژێن لێلاولا کە کورچی کردو چیجی بەڵام ئەوانیش چیان کردووە و لەسەر خلافەتی عوسمانی. هەڵۆدەم سیرە سەرگوزەشتەی خۆی شێخ سەعید نوورسی باز بکەم. سعیدی قدیمە و سعیدی جدیدە ینی چۆن ئیمام شافعی لە قدیم و جدیدە فتاواکانی جیاوازن ئەمیش قدیم و جدیدی هەیە مامۆستاکانیان و تەمەنی چەند بووە چی قوتابخانەکەی ئاکار و سیفای قوتابخانەکەی چی بووە پەیامی ڕسائلی نور پەیامەکانی چی بوون ینی چی کاریگەرێکی هەبوو لەسەرەوە. ئەجا شێخ سەعیدی پیران باسەکەین وەرە بەراوردیانەکەین لەگەڵ کەسایەتیەکانی ئەوکان دیکەیە مؤالەفاتەکانیان کاتی شەید بوونیان پەیامی کۆتاییان شۆڕی شێخ سەعید پیران هۆکارەکەی چی بوو پێشینەی مێژووی شۆڕشەکەی چی بوو لە کۆتایە چی وە سەرهاتوس چۆن لە سێدادا شەید کراوە ئیستا ئیمڕۆ لە با بڵێن لە ئامەد چی بۆ کراوە چی بۆ کرێ ینی باسیەکە ئینشاءڵڵا. سەرکردە کوردەکان کە هاوتەری لەو کاتەیە کۆمەڵی سەرکردەمان هەبوو شێخ مەحموودی حەفید و شکاک و کۆمەڵی ئیسە دێنێ سەر ناوەکانیان هاوتەری بوونە ینی دوای خلافەتی عوسمانی کورد لە شۆڕش و بەرخودانەوە ساوە هەوڵیان داوە لە بەڵام ئەو کاتە ئۆکسە با بڵێن کەرەسەی تەواصل نەبووە قسەکردن نەگرین زۆر زەحمەت ینی دەنگان بگاتە یەکتری لەبەرەوە ینی بڵێ وەکو بەرەیەک وەکو شتێکی ئەوان نەبوو نەیانتوانێ وا بکەن بەڵام هەر هەمویان ئاگیان لە یەکتری بۆ نامەگۆڕینە هەبوو لە بینیانە باسیەکەی وتم ئەم ێزگانە ئەگە تا بتوانین لەسەری قسە بکەین ئینشاءڵڵا
يكم بو مقارنة تاريخي كوال النيوان طبعا عقدي دوم وسيمي سدي بيستم أظن سو دو بيستو تاسي يعني أو دو عقدة مبدو كسايتيا لتركيا دركوتن يعني تاكا شخصية كلا تركيا دركوت برامر كماليز وكمال السكاني قردبو بشك شيخ سعيد بيرام نتوكان دي كان ياتواني وكو شورشكي أو برفاب كان انجا بلام لهردقانيش شيخ سعيد نورسي وشيخ سعيد بيران لخميان بو آينك وخميان بو نتوكان خالي هاو بشبو لنيوان يعني شيخ سعيد نورسي لسال زانو سوش تاو حوت 1878 تا زانو سوش يعني نزكي 83 سال عمري كردوا لتركيا لنورز بوا ببتليس نسياوا خوي دايكو باجو كرد بوا وزور وريع بوا تصور كان يعني دايكي وباسكن كهم جار شيدي بيتاو دزنيوجي كردوا باوشي راني مري هبوا زور حريز بوا كاديك رانا مرقي قريتو يعني دمنا دابو هيج خلوداني خلقي بوي في من الله كان باش شيدي باشو اوانا پرورده بن شيخ سعيد بيران ل 1965 و 1925 شهيد كرا ام 6 سال تمني كردو او 83 سال تمني كم 6 سال تمني كردو ام زعيمكي عشائري طبعا طريقي نقشبندي لتركيا باوا طريقي نقشبندي هالشيء سعيد نورسي خويد نقشبندي واش نقشبندي بوا ام لباوكي وبماوتو طريقي نقشبندي شيخ سعيد بيران وثوريكي يعني شورشي مسلحي برفاك لسان وزاو بسبينج دجي سياستي اتاتورك علماني يعني امام يجوانا بزانين 1916 اتفاقي سايكزو بني نهني بو 1900 اتفاقي سيفر كرا كلا اميا ما في كرتي لما دي 62 63 64 دولتي عثماني لقل بريطانيا وفرنسا اتفاقيا كلو كواكي يعني بو كل دروز بكري لتركيا عايش يعني اواني كوا رخنا والله اسلام حقي باولين كردي ندانا داخل دولة عثمانية اتفاقي كلو بلان لازال نصور بسوسية ليرا اتفاقي لوزان كلا برو تركيا كان زيرك بون هات نخوان ذكر دول الروسا كان لترسي اويا بريطانيا وفرنسا نوكا تركيا بشت محوري روسيا وهاتن بيشي وباسي كرد نكراو كيشي كرد اليرا يعني بوشي وبرا انجا الرؤية فكري انه روسي طبعا له بياما كان تركيا كسر ايمان يعني او كاتس بابل من المنالية قصة بالنيوان المانيا كانوا ليوان دواي خلافة عثماني ام بشيويكي تواوتي الرفض يعني روبروي عنفي سياسي ابوها وهذا ايود اويك نور ينجز ما لا تنجزه النار اما شعاري مغرسي سعيد نورسي بو اويد اوي روشناي ايكا اقرنايكا فبس يشروا براكوجي لويانا به مدرسيكي فكري هبو ناين الرسائل طبعا رسائل نور سدينا سر يعني زور زور قرنقن او بابتانيكا او لو كاتيا باسي كردوا شيخ سعيد بيران لري ام جیاوازە مەدرسەکەی پەنای برد بۆ شەر لێرەوە طریقەی سۆفی زەعامەتی کێبوو لێوە ئیستەیش ینی طریقەی سۆفی لە تورکیا ڕشکەی داکتانەوە کۆمەلگای تورکیا بەگشتی بەڵام کوردەکان ڕابەرایەتیەکەن تورکی و عەرەب و شەرکەس و خەڵکی دیکەشی تایە ئەوەنەوە باس کرد لێرە ئەوەی شێخ سعیدی پیران کردوێتی طبعا شێخ سعید نەوروسی كتاباتي هيا باسي أكين مؤلفاتي زور زورا أماجي بيددين ليرة الشيخ سعيدي بيران كتابي ومؤلفاتي نية بلام أدبيات وخطبي هيا خطبة كاني بلاو بوتو أو ما أجلبنا شبرايان يعني دواي خلافة دي عثماني أو حركاتي جهادي ودوش داير كر لسطانوتي حركاتي صوفي بونا أهلي عرفان متشكان ودردوا يعني مثلا حركة سنوسي لليبيا حركة مهدي ما نبوا شيخ محمودي حفيد خو عافيان كهربي حركة دراويش للصومال عبد القادر الجزائري حركة رحمانية لأمان الجزائر تيجاني لغرب أفريقيا يعني حركات صوفي حركات جهادي بون لقونا كان دجي داير كران زوي شان كردوا أم المزاج كلاسيكي أبول بلا مالي بوي ماوتو بلاوانا منهجي نوروسي خوي كردا بلام لإطار قومي نبوة منهجي نوروسي هولي داوا يعني من في تنشط ناشط من دكتور علي فراد ولو مؤتمر ديار بكر وتن ايوا خلقي تركيا شلون ارواني الشيخ سعيد نوروسي ودي شيخ نوروسيان زور خوشويه اوي بيرمندا اوي دلسوز لتركيا بو وتي لبر اوي علينا قال الشيخ سعيد نوروسي نبوايا او خلاني برفاء ثانيواني ببلاني بريطانيا وخلقي ديك هولندا ودي شيخ سعيد نوروسي وتي نابي اما او شربكين اما اوان يعني مستعمر داجر كريو ما نبيبكا وتي هتا كيل سر اواكردو ناوي خوني خود بريجري
بەڵام تەکیە سەرچی یەکروسە جامعەیەکی کوردی دروست بکرێ بە کوردیش بخوێنن لە مستەوای ئەزهەر شێخ سەعید نەوروسی یعنی زۆر زۆر مهم ئەم خاڵێکی بوتیا بوو یعنی ئەوتی بە هیچ شێوازی ئێمە هەڵ نادێن شۆڕش و ئەو بابەتانەی چەکداری بەرپا بکەین ئێمە توانین لە ڕێی دەعوەوە لە ڕێگەی و توێژۆ یعنی تو تەماشاکە ئەو هەمدادەی قسەکانی شێخ سەعید نەوروسی بۆ ئەمڕۆ یعنی دوای 100 ساڵ ئەوە تا ئێستا هەمووی ئەڵێن پرۆسی دیموکراسی و ئازادی و تێگەیشتن و برایەتی پێکەوە ژیان و بابەتە شێخ سەعیدی پیران خۆی عەفویان کە ڕەبی ئەم ئیتیمای سەر هەوەی کوردی ئەکرد زیاتر بەڵام هەر ئەمیش طریقی سۆفی بووە هەر پیاوێکی مادار بووە هەر پیاوێکی یعنی چۆنی قەومی ئیسلامی بووە خطابێکی دینیش بووە ئەوەی ئرتی نەوروسی بوو گرنگترین شتی نەوروسیەوەی کە جێڵاوەتەوە ڕسائلی نورە ڕسائل و تەفسیری قورئانە بە شێوەیەکی مخاطبی عقوڵەکات تەفسیری قورئانە ئێستا دێنە سەر وردکارێکەی طبعا بەرو مەکانی نەوروسی دوای ئەوە ینی ئەم امتدادێکی ئەم قوتابخانەی چۆ سەر فتحڵا گولان و کۆمەڵی خەڵکی دیکەیش ئیستا دێنە سەر ئیتی پیران ئەوەی بۆ ماوەتەوە ئەو شۆڕشەی کە شێخ سەعیدی پیران بەرپای کرد ئێستا امتدادێکی ناو باڵێ تورکیا هەیە خە زۆر ینی ئەو شۆڕشە بە گرنگ باس کە لەبەرەوەکو ئاماژەم پێدا تاکە سەرکردەیەک بوو لە تورکیا بە چەک بەرامبەر ئەتاتورک کەمالیستەکان وەستایەوە ئەوە شانێزی گەورەیە بۆ کورد ئەو فترە زەمەنیەکەوە شێخ سەعیدی با بڵێن پیران و شێخ سەعید نەوروسی تایە ژیان ئاماژەم بە تاریخەکاندا لە 1960 ئەمە 3 ساڵ عمری کرد ئەو 6 ساڵ عمری کردووە یعنی 2 ساڵ بینیان لە تەمەنیانە بە 35 ساڵ زیاتر ژیاوە شێخ سەعید نەوروسی کە ئەو عیدام کرا تەمەن ئێستا بۆ معلوماتان لە تورکیا لە ئامەد لە دیاربەکر ئەو شوێنەی کە شێخ سەعید پیران تیا عیدام کراوە من ڕۆیشتم بۆی ئیستا نۆژەن کراوەتەوە چا کراوە و ئەو مخاطبەی کە نێوان قاضیەکە و شێخ سەعیدی پیران قسە کراوە ئیستا لی ئەدرێ چکەم یەک مانگ محاکەمە کرا محاکەمەی عەسکەری کرا ئەلێ یا ئیستا ئەو قسانە لی ئەدرێتەوە خەڵکی گوێ لێت یعنی ئیستا ئێوە ڕابڕۆن بۆ ئامەد لای قەڵایەک قەڵاکەی ئامەد گوێتان لێ بێ هەموو قسەکان لی ئەدرێتەوە گوێت لێ لەینانە ئەبێت طبعا دوای ڕوخانی دەوڵەتی عوسمانی باسمان کە 1904 تا 1920 خلاف عوسمانی 1924 لە 1928 ئەلانی حرەکەی ئیخوان موسلیمین کرا بە ڕەسمی یعنی ئەو امتدادە شۆڕژگێڕی هەناو باڵێ وەکو ئیسلامیەکان وەکو نەتەوەی وەکو کورد هەر نەوەستاوە بەردەوام بووە تاکو ئێستا لەبەرەوەی یعنی ئەوەی ئەو زوڵمەی بەرامبەر بە کورد دەکرا لە دەستی کەمالیستەکان و پێشتریش لە هەنێک خەلیفە عوسمانەکان جێگەی داخە زۆر دەستەمێکی گەورە بوو ئیسا ئاماژەی پێدەین لە هەندێکیانە ئەی علاقە هەبوو لەبەر شێخ سەعید نەوروسی و شێخ سەعید پیرانە ئەمەیە باسەکەمان لە هەدەفە لە ئامانجا یەک ئامانجیان بووە کەوا بەرگری لە موسڵمانان بکرێ بەرگری لە ملەتی کورد بکرێ لەمەیە قاڵێکی هاوبەشیان هەبووە بەڵام منهەجیان جیاواز بووە منهەبی شێخ سەعید نەوروسی ئەمە لە وەکو دژی چەکداری بووە بەڵام پیران لە 1925ەوەی ئەلانی شەڕی کردو و تەفاسیلەکەی ساگەر مەجالی باسیەکەین موقفی لەسەر ئەتاتورک شێخ سەعید نەوروسی ئەو ئەتاتورکی طبعا بینیەوە لە ئەنقەرە ساڵ 1922 بینیوێتی و پێشی وتووە ئەم سیاسەتی تۆ بەرپایەکەی کە دژی ئیسلام و دژی نەتەوەکانە سەرکەوتو نابیتایە ئەگەر سەرکەوتنی کاتیشە بێ بەم شێوازە سەرکەوتو نابیتایە بەڵام شێخ سەعیدی پیران ئەتاتورکی بە خاین دانا ئەویت ئەمە خاینە و نابێت چاوی پێ بکەوین ئەمە خلافەتی عوسمانی ناوداوە خلافەتی ئیسلامی بووە بەرامبەر ڕوبەڕوو بیەوە تا ئەو کاتەی بۆ پلانە شەید کرا موقفیان لە قەزەی کوردی شێخ سەعید نەوروسی یعنی وای ئەزانی لە ڕێگەی علمەوە لە ڕێگەی زانستەوە لە ڕێگەی ئەو زانکۆیی کاڵێ مەدرسە زەهرا زانکۆی زەهرا ئەویست لێوە ئینتلاق بکات و خەڵکی تێ بگەین و بەرامبەر مافی ڕەوای گەلی کورد بەڵام شێخ سەعیدی پیران لە ڕێگەی تەریقەی نەقشەبەندی و سۆفیگەری و ئەوانە هەوڵیاندا خەڵکۆ بکەونەوە بەرامبەر ئەوە لەسەر خلافەی عوسمانی تەمەن هەردووگیان زۆرم پێ ناخۆش و کە خلافەی عوسمانی ڕووخاردن دوو کەسایەتی ئیسلامی سۆفیگەری نەقشەبەندی زۆریان پێ ناخۆش بوو و ئایانزانی ئەبێ هەر فریا بکەون لەسەر موقفی هەردووگیان لەسەر رووسیا و ئەرمەن نەوروسی ضدی ڕووسەکان وەستاوە لە سیبریا بە ئەسیری گیرا بەڵام لێ خوای گەورەنجایدا لە ساڵ 1980 نەجاتی بوو لە دەستیان و نەوروسی سێ ئەم موقفە بکەن دژی قەسابخانەکە و قەلاچۆکردنی ئەرمەنەکان بوو ئەمە وەقفی بۆ کورد نووسیاوە و ئەویت ئەبێ ڕەفتارێکی بوسڵمانانیان ئەمە لەژێر خلافەتی عوسمانی ژیاون ئیسە چۆنێ بێن بڕۆی قەلاچۆ بیان کوژین
ئەمە سیاسەتی بسڵمانان نییە. پیران شێخ سەعیدی پیران يعني تحالفی لەگەڵ ئەرمێنیەکانیش کرد وتی نابێ وەکو مەدەنی وەکو هاوڵاتی ئیسلافیان بکەین لەبەرەوە تەماشا دەکە ئەرمێنیەکان لە هەنێ شوێنە مواقفە هەڵبشتیان لە شێخ سەعیدی پیران کرد و پێشەوەی شێخ سەعید نەوروسی. ئرتی نەوروسی باسمان کرد ئەوەی بۆکو پاشماوە ماوە تۆ ڕسایلی نورە زۆر گرنگە و ئیسەیش لە قوتابخانەکە تەمام عولماتان برایان ئێستای لە مزگەوتەکانی تورکیا دوای نوێژ دوای تەسبیحات ئەوراد خوێندن پەیامێک ئەگە 5 دقەیش بێ لە ڕسائلی نورە خوێندنەوە. ئێستەیش خۆم چۆن بۆ دیاربەکر دوای تەسبیحات خەڵکە دانیشتووە وەرەقەیەکیان هەڵگرتیان پەیامێکی لە پەیامەکانی شێخ سەعید نووسی خوێندنەوە. یعنی کاریگەری ئەو کەسایەتی ئێمڕۆ ئێمە ئەبێ ینی بۆ چەمکی برایەتی بۆ چەمکی پێکەوە ژیان چەند لەو کاتە تا ئێستا نزگە 100 ساڵ ئەو چەمکان ئەو پەیامان هەر ئەخوێنێتەوە زۆر گرنگە ئێمە شانازی پێوە بکەین. ئێستا بێنە سەر ئەوەی شێخ سەعید نەوروسی تامان لە نەوروس لەدایک بووە لە ویلایەتی بەتلیس ئەوەی بەتلیسیمان هەیە شەرەفنامەی نووسیوە من عایلێکی کورد بوو دەموتەدەیمبوونە زۆر باوکی ناوی میرزا بووە زۆر بەخواناسی و دایکی ناوی نوریە بووە زۆر ینی ئەڵێ هەموو جای شیری پێداوە بە دەزوری شیری پێداوە. اینجا ئەڵێ ئەم شێخ سەعید نەوروسیە 90 کتابی لەبەر کردو لە کاتی خۆیان تامان لێک معلوماتێکتان بێن بۆ مەسەن ئیساڵێن فلان عالم 90 کتابی کرد و فلان على هەموو علومەکانی زانیوە. یەک ابن سینا تامان کات ابن سینا هەموو علومەکان 7 کتاب بووە طب و فەلسەفە و ریاضیات 7 کتاب بووە لە زەمەنی بۆ یەکانی ابن سینا کە ناو الرئیس ینی فەلسەفە 7 کتابەکان بەس کتابەکە چی بوو دەست نەکەوت وەک ئێستا نەبووە کتێب و پڕیسەیەکە و چەند مجەلەدی تایە ئەوە نەبوو کتێبەکان دەست نەکەوتن حتا ابن سینایەکە بۆ کتێبەکانی سوستانووە بۆی خۆی دووبارە بیدوسێتەوە ینی باسم لەوە دێکاڵێن 90 کتاب بوو ئەو کاتە ئێمە باسی 20 ساڵ بەیسە کتاب چەند زەحمەت بوو بیکڕی 10 ساڵ پێش سەیسال حەمدام سۆشیال میدیایە و کتابی مەسموعە لە ئینتەرنێت نێشی کڕی گوێش لێ بۆ خۆت گوێ لێگری تەواو تامان پێ کەسێکی زۆر زیراک بوو لە ریاضیات و لە فەلەک و لە فیزیا ناوێنراوە بەدیع الزەمان لەبەرەوە لە علومەکانە علومی عەسری يعني أما كشيك مالي العلوم سنة ولا هذه خلافة عثماني نما قطاب خاقانا أنا علوم مدني بو لعلوم شرعي جاين كردو بلام شيء سعيد نورسي أي لا أبي علوم مدني نيوكاج لك مدارس كان بخير رياضيات وجغرافيا وتاريخ نابد فقيه ملا شيخ دابري لو علومانا أو موقف يكبو زور قرن بو أو سردما طبعا ما الحالي سعيدي قديم وكو أمر 1926 أم بياوا لسرتاوى للسياسة ودعوة إيشي كرد ودجي سياسة كان تحل ترقيب وسايوا وباس يمكن لروسيا أسير بو انجا نجاتي بلا أسيرية انجا مقابلة تركي كرد بلا مرحلة سعيدي جديد يعني دواي صالك أزانو صوبي زوشاش يعني أم نفيان كرد إلى بال عليه ثم إلى بوشن شو نيجيتر يعني أم بياوا لو فترة كان فكرة هموج يعني ترخان كرد بون نسيني بيامك تفسير القرآن لرجس رسائل نوروا زور قرنگ بو يعني انجا بياوكي اشتي خواص وهردم تأكيد سر شي بنما إيمان كردوا يعني أم ويد إلا بيه من الرقاي أوان بيه يعني أم موسوعية كي الشيخ سعيد نوروسي نو جزء رسائل تصور كان بو 50 زمان ترجمة كراوة فيما كان الشيخ سعيد نوروسي بو 50 زمان شانازيني بو قري كرد كواب يعني بيت تفسيري قرآن كي بشوازي كينو شوين ظلال بس شوازي كينو تفسير كراوة أو كاتا أو كردويتي بو 50 زمان ترجمة كرابية زور قرنقا كتابكاني أوانا المكتوبات 36 رسالة اللمعات 6 رسالة الشعاعات أو باسي فلسفة وجودكات إشارات الإعجاز في مظان إيجاز عن شوية تفسير القرآن الخطبة الشامية خطبة في جامع أموي خطبة بيضاء وكريان بكتابه أنا طيب المدي كتاب خاني الشيخ سعيد نوروسي جمع بين العقل والروح يعني أمد لنا كتاب خاني إسلامية مدرسة مالي فيها نصوصي مدرسة مالي فيها رأي واجتهاد وقياس مدرسة نصوصي خويا مدرسة حنبلية دوزيتها ابن تيمية وابن القيم وأنا مدرسة نصوصي ولو أمانيش ابن القيم ابن تيمية ده كتاب يعني بو أوي مناقشة بابتي عقلك أو خذا مدرسة أهل السنة وجماعة مانية بقشتي مدرسة خوارج مانية وترو مدرسة معتزلة مانية بابتي عقل أو بابتان ثاني أم زور تأكيد بابتي عقل كردو أنا خصائصي دعوة كي وامتيازات كتاب خانكي
باس ما كان الجمع بين العقل والروح يعني زور جنجي بالتعليم دا انجا زور جنجي بزماني عربي وكردي دا شيخ سعيد نورسي وعافيان كعربي أريد بس إما نابي سياستك راسخو برفع بكين سياسة بكين يسيد كتاب خاني نور ديارة كتاب كان نور كهر أوش باوالين أو فرميتي أعوذ بالله من الشيطان الرجيم والسياسة أتباعي مدرسة نوروسي أمبو لتركيا زور هان لما عاد فتح الله جولان كوفاتك الخوافك لأمريكا وفاتك أم بياوا بشوان كوتوي أو أزانن توكلي في مكاني أو أزانن جماعتي ديكي جماعة المشهورة النورية أمش مكان النور بلاوكاتو لزور ألمانيا لهولندا لأمريكا لدول العربية كان النوروسي مدرسة كي زور فراوانة قورية خل بيرو أواني زورة يعني الله يقدرون بملايين الأتباع أو زور أتباعي هي شيوخ كان يعني مثل وكو حق التونجي وزبط أفندي أو قديم كان نيو كانيش أحمد آيدن وفتح الله قلنو أو أنا ما دار شيء دراسة كان قديما تجي أسر رسائل نورك العلوم الشرعي إيسا إضافتي مناهجي طازيان كردوبو بتعبد مدرسي الخدمة لقل مدرسة حوار الأديان يعني يسمى العقائد أجالا عقيدة طحاوية وبابلين واسطية أمانة بس شيء أنا أخوان بس عقيدة إسلامية أنا أخوان إيسا برو لبابتي عقيدة أصول الدين الإسلامي تماشاكي بس يهود ونصارى وزردشت وديانة كان ديكيشكا صابي أو شيء بوأوي يعني تيكل بزاني عقيدة كان أو كان ديكي شيء أو تأكيد لسر أو أكر دوا طبعا من أمانيكا بس يكام هوي بمصادر ومراجعيش أما جنبي داوة يعني أما لسيري ذاتي موقع رسائل نور درم كردوه مقال في ويكيبيديا درم كردوه مناقشات حول مدرسة في منتدى أسلين درم يناوى أو بابتي بابلين الشيخ سعيد مقتطفات لرسائل نور تماشا كان بتشنقسيك لرسائل نور لخدمتها نابهم على شيء يعني أو لقوة الإيمان والاعتماد على الله الإيمان إنما هو انتساب لا خالق قدير وصانع مبدع أتقن صنعته فإذا انقطعت هذه النسبة صار الإنسان بلا قيمة لأن قيمته تنحصر في مادته الفانية أما المؤمن فيعلو بنور إيمانه إلى أعلى عليين المصدر رسالة الكلمات الجزء الأول الدعاء والرضا بقضاء الله فرمي شيخ سعيد نورسي كل دعاء مستجاب لكن قبوله وتنفيذه مرتبط بحكمة الله فبعض البلايا قد تكون إشارة إلى أن وقت الدعاء قد حان يعني دوجا الإنسان بس يوتانك دوج بلادية إنسانك دعاءك أو أخوة يقول أي شيء تبخشي أو سي بتشي بوشوني بوشوا فتضرع إلى الله بضعفك فتضرع إلى الله بضعفك وفقرك فهو يحب أن يسمع صوت العبد الضعيف المصدر رسالة اللمعات الإخوة يقول حزك قيل عبد كان يخوي به لكاتي لقومانا لكاتي أو بس أبيان ليادا الإيمان بالآخر والسلوى المصائب لو لم يكن هناك إيمان بالآخر لكان تحمل يوم واحد من الألم كالموت أغير بيها إيمان بروجي قياما نبوايا هل قياما نبوايا عليه وايد يعني أقد يكتوز يكجان ألم يكي عزيتي جبدا يصوم يقلد كذايا هل مرديك بو خوي بلا مشي كم هواية كيا متخلق كيا هذاش مع هذا الخلق كيا سزاي بابن استمكارام داتوا ولكن نور الإيمان يمنحنا صبرا وجلدا بل ويجعلنا نرى السجن مدرسة روحية كالسجن يكي بلايكي زور قورية بلا مدرسة كتاب خانية المدرسة اليوسفية يوسف عليه السلام باشتين في غمره نتعلم فيها دروسا لا نتعلمها في الحرية أجيما أزاد بيامان أو درسي مدرسة يوسف يجيو وقو بيان بيام يجان يمناجيشن بيي أو ذات قورية يميوالي كردوا التفكر في خلق الله طبعا أمزور سيميكي بارزة لسيمي نسينكاني ما وصانا ورسي العالم كله لوحة تفكر كل ذرة تشهد بوحدانية خالقها فانظر إلى آثار رحمة الله كيف يحيي الأرض بعد موتها إن ذلك لمحيي الموتى وهو على كل شيء قدير المصدر رسالة الحشر أثناء تأملاتي عند بحيرة بارلا يعني شو صار بحيرة قد أنشأ أنقصانين نسيوا التوكل والأخذ بالأسباب التوكل لا ينافي الأخذ بالأسباب هذا قال السورة كاف باسي بالقرنين دكا أفرمي إن آتيناه من كل شيء سببا فأتبع سببا التوكل لا ينافي الأخذ بالأسباب بل هو نوع من الدعاء العملي فكما أن الطير يغدو في طلب الرزق لكن قلبه معلق بالله فكيف ينسى الإنسان ربه
وهو يرى الأسباب بين يديه المدرسة المكتوبات إتر بابەتەکانی لەم شێوازەتانێ مامۆستا شێخ سعید نەوروسی ئیسە دێنە شێخ سعید پیران ئەمە پیاوە شۆڕژگێڕەکەیانی ئیسە دوو مەدرسە لە ئیسلامە خۆی وایە مەدرسەی سێشە وایە مەسەن ئیخوان و تەسکیە و نور و ئەمانە جیهاد و داعش و چەکەڵگری و ئەوانە ینی تەماشاکەی ئەمیش تقریبا ئیمتدادی ئەو مەدرسەتان ینی قورئان مەدرسەی گەورەیە لە هەردوو بابەتەکەی تایە وسێرەی پێغەمبەری صلی الله علیه وسلم تەماشا بکەی لە داوە دعوە بووە بانگواز بووە ئینشای مەدینە بووە إعلاني جهاد بو أو بابتانا هموي تيا بينيتو بلام شيخ سعيدي بيران أو بياو بريزا خواي قالوا درجة عالي بلا يا ربي براسي أو يوتيوتي أو يكرديوتي هاد مدرسة أبو خوي درجة طريقي صوفي قريش يعني أو يقرنجا أن بياوا ولد الشيخ سعيد بن محمود بن علي البالوي المعروف بيران عام 1805 لصار صوته شخص بيانت لقري بيران دي بيران هو الشيخ سعيدي بيران التالي لقضاء بالو بولاية لازخ الكردية يستخدم خزانجي عريق بنا بنا ماليكي شيخ ملازادة شيخ زادة بنا طريقين نقشبندی يعني إيشان كردوها أم شيخ خاجل باوشي بوي ماوتوا أو شيخ مشايخ كان يعني كان باوشي بو شيخ محمود بو خوي زعيمي كي دين نقشبندی مريد كان يعني زور كزبنا أواني كوا حافظ قرآن وأوانا بنا سندك الروحي هبوا سند الروحي كي تشيبوا أو مدرسة صوفي كلا قرية بوا دەریۆشەکان هەمویان لەگەڵ یابوونا خۆتان زانێت دەریۆش یعنی کە شێخەکەی شتێکی فەرمان کرد ئیترەوە معسوومە و نابێت لە قسەی دەرچێ و سەمعوتاقیان ئەبێ ئەنجام بدا ئەڵێ تلقى الشيخ سعيد طريقة النقشبندية عبر الولايات الروحية باسم كرد دباوكيوا الإجازة العلمية إجازة علمية ورقردوا التكوين الصوفي أمان طريقي صوفي الشيخ سعيد نوروسي والشيخ سعيد بيران أو طريقة صوفية نبوة كوا بريبيا لخرافات وبابات يسألوني ما شطحاتي كتير قبل الشطحات الصوفية شطحات الصوفي بس يكاك شلون بنابرن بو قبر وبو تشي أمان صوفية علمي بونا لو سردميا يعني أو كاتا مدرسيا بو مدرسة صوفية علمي بونا وبيسألون شيعة كادي خوي يموكو فكر محمد باقر الصدر كي حكيم وأنا صدر كتير فلسفتنا عقائدنا شي اقتصادنا أنوسي راسي الشيعة كادي خوي فكر بو يسبوه كومالة لطمية وكومالة خرافات وشي يعني لا لأنك خوي درشو لبيامكي لو إيكا باس يعني كرد دور كونا لخرافات إنجاز يعني نابي الشيخي يجار أولا تبجلوا الشيخي قورة مقدس دابر دين أولا انفتاحي فكري أنا بو أشون سرداني قشكاني أنا كر سرداني بير مدكاني أنا كر مثقفكاني أنا كر وهولي أنا دا جمع بكن لبين علبو عملا وأما إيكش أميش راي لسر بكوا شيخ سعيدي بيران حول بدي زانكوي كي لسر غيراري زانكوي أزهر لوان درز بكري هامش راي أو أبو زانكوي بي قورة أو درز بكري الشيخ سعيدي بيران زور ودع بوا زور هولي داوا بيوزي بالشعائر إسلامية كانوا وجمع بين علمه عمله عبادته أو بابتانا علاقته يعني شيء بوا محاولة هولي عن دار شيخ سعيدي بيران وشيخ سعيد تحالف بكن يعني الشيخ سعيد نوروسي هول يدا كاو بيت سد اوي كوا والدم شكداري او بابته بيني ايش هول يدا لا الشيخ سعيد نوروسي بيامي زور هبو خلقي زور بقير او بيتناو ام يكدجي اتاتورك شكل قرنو روبروي ببنوا يعني اختلافي لمنهجه هبو لفكره هبو اختلافي عن هبو والله تقارير فكره كان لتشيبو تاكيد سر هويه اسلامي و باريزغاي لدسكوتا لبيروزيكاني قري كرت أرجعت إلى سرابو يعني ألين لقاء هبو لديار بكر لبدليس كان بكتري كوتوا بلام نوروسي ربزي أو إنيك البابلين أو يعني بوشوني شيخ نوروسي سعيد نوروسي وابو كما ما يتهوي يعني كشتونو بابلين ليكترازاني كومالغاي تركيا بقشتي وسلمانان لبروا وتي من دزك من جهادي تعليمي نك جهادي سربازي من بجهادي تعليمي كاركم لو بواريا تلاميذ كان يعني طبعا كركي رضا او يكل تلاميذ كان يبو دواي يعني دواي استشهاد كرا شهيد كرا إسباسيا كين يعني استمراري او بابة الروحي هر بو كرسان بو قشتي وبو سركردي كل هرمايا يعني او كاريجر شورجيريا وصالانيش بنيهني استاج لتركيا يادي شيخ سعيد فيرانا كانوا كلو سردو كاتيا ك وابزان بسفيج تموزا وفاتي كردوا مؤلفاتي ام طبعا لبروي شورجيري كردو او ابوا مؤلفاتي نير شيخ سعيد فيران
بەڵام شێخ سەعید نەوروسی مؤلفاتی زۆر زۆرە. ظروفە سیاسیەکەی ئەوەی کاری کردووە بە داکۆی کرد لەسەر داکۆ ینی داخوازیەکانی گەلی کورد وای نەکردووە هیچ ئاسەوارێکی بەسەر کتێب و شتێک، بەڵام خۆتەوە مەواعیدی زۆر زۆرە، پەیامی سیاسی زۆر زۆر نردوێتی بۆ سەرۆکەکان و بۆ ئەوانە. مەشروعێکی تعلیمی هەبوو، پرۆژەیەکی زانستی باسی کرد جامعەیەکی ئیسلامی لەوان دروست بکرێ وەکو ینی هاوتەری بێ لەگەڵ جامعەی ئەزهەر. شێخ سەعیدی پیران نمودەجێک بوو، ئەمەی با بڵێن ئەویست علمێکی شەرعی بە قوڵایی بخوێنرێت، تربیەکی سۆفی گەرایی بکرێت، تەزکیەی نەفس، قیادێکی سیاسی حەکیم هەبێت، ڕەشید بتوانێ. اینجا تاکی لەسەر ئەوە کردو کەوا ئەتاتۆر کوفری بەواحی کردا، ناوێ زانایان بێدەنگ بن. خۆ دازانکە لەو خاڵانەی کەوا هەر سەرکردەیەک هەر شۆشێ بەرامبەر با بڵێن خەلیفەیەکی ئیسلامی بکرێ یا سەرکردەیەک ئەبێ کوفری بەواحی لێبین. ئەم ئەوی کوفری بەواحی کردووە لەبەر بانگی گۆڕی، قورئانی گۆڕی، وشەی قورئانی گۆڕی، پیتەکانی گۆڕی. ئەم بۆچی وابوو؟ جا من تەمعەن هەمووشی ئەوانەی کە بعد ئیشادم کردو بەو سەرچاوانەی کە دەرم هێناوە لە ئەنتەرنێت زۆر زۆر بەوردی باس کراوە. ئەم بابەتێکە ینی جێی سەرنجی زۆر کەس بوونە کەوا دیراسەتیان لەسەر ئەمە کردو. حەقی خۆیەتی ینی ڕسالێکی ماجستێر دکتۆرا حەقیقەت لەسەر ئەم بابەتە بنووسرێت. چەندێکمان ماوە تقریبا 5 دقەیەک ئینشاءالله هەوڵ ئەدەم با بزان باس ئەوە بکەین. یعنی ئێمە طبعاً یەک بابەتێکەیە مامۆستانی بەڕێز ئەمان تەقی دووبارەن بابەتی قبری ئەم سەرکردانە. طبعاً جێگەی داخە تورک ینی بەو عەقڵی شۆڤینێتی خۆیەوە ئێمە ئێستا قبری پێشەوە قازی محەممەد لە مەهاباتە، ئەوە بارزانی لە بارزانە، مام جەلال لە سێمانیە، ئەوە فڵان ئەم سەرکردانە قبرەکانیان هەن. بەڵام تورکیا بە عەقڵێتی شۆڤێنی خۆی جێگەی داخە، ینی ئێمە هەمومان موسڵمانین، نە شێخ سەعید نەوروسی قبرەکەی دیار، نە شێخ سەعیدی پیران قبرەکەی دیارە. یعنی ترساون مەسەن شێخ سەعید نەوروسی بێتە ڕەمزێکی با بڵێن سۆفی گەرایی خەڵە عالەمەوە چوو بۆی، چکە مەدرسەی قیسەی قوتابخانەکانی بەردەوام من خۆی ئەڵێنی شێخ نەوروسی خۆی وەسیەتی کردووە و توێری قبرەکەم باون بێ لەبەرەوە نەبێتە وەکو مەزارگایە خەڵ بێت تەمەسوحی پێ بکاو بێتە قوبوری، یعنی خۆی وەسیەتی کردووە. بەڵام ئەوەی شێخ سەعیدی پیران ئیدام کرا و دوای 4 مانگ ئەو دوانێت نەیانزانی قبرەکەی بۆ کێشۆ لە کێشاری بۆتە نەوێتە ڕەمزێکی دیشتیمایی نەتەوەیی گەل. ئێستا لە تورکیا حەقوایە یەکێ لە داواکاریەکانی مفاوەزات بکرێ، ئێمە قبری ئەو سەرکردانەمان باز بکرێ و عەلەقەل مەزارگایەکێ بێسە چۆن شوێنی ئەو شوێنێکەوە تیای ئیدام کرا ئەو شوێنەی هەبێ. ئێمە کۆمەڵی ئێستا لە سووریا قبری سەلاح الدین ئەیوبی هەیە، ینی چەند خۆشە، ینی ڕاستە حەدیثە یاڵێ شەدی ئەوە نابێ بڕۆی بۆ سەفەرکردن بۆ لای ئیلا بۆ ماڵی خوا نەبێ و بەیت المەقدس و بۆ لای ئەوەی پێغەمبەر سەڵ. بەڵام تۆکو سیاحەتیش بێ ئێستا قبری سەلاح الدین ئەیوبی، یعنی ئەو قەڵای سەلاح الدین ئەیوبی کە لە قاهرە دروستی کردووە، چەند گرنگە ئێمە بڕۆین سێری بکەین. ئیسا بۆتە مەتحەفێکی عەسکەری ناو قاهرەیە. سەلاح الدین ئەیوبی خواعافیکە هەزاران قەڵای دروست کردووە لە سووریا، لە یەمەن، لە لوبنان، لە باڵێن لە فەلەستین. کوردێکی زۆر شێ لە وڵاتانە ئێمە ئەوانە زیندوو بکەینەوە وەکو کەسایەتی سەلاح الدین ئەیوبی و بەدلیسی کە شەرفنامەی نووسیوە، عەبدوڕەحمان پاشای بابان کە ئیمارەتی کوردی بووە زەدی یان با بڵێن دژی حکومانیەکە حەزش خۆشێکی بەرپا کرد. ئێمە خەڵکی زۆرمان هەیە، شێخ عەبدوڵای نەهریمان هەیە، بەدرخان پاشامان هەیە، ئەوەی بۆتان کوردی دەست خۆش مامۆستاگیان. مەسەلەن خەڵکی دیکەمانی هەر لە ناو ئەسڵەن ناو دەوڵەتی تورکیا هەبووە. دەوڵەتی تورکیا ینی وەکو عەلی شەفقی باشا سەرکردەی کورد بووە، فەوزی پاشا، ینی خەڵکانی دیکا بۆ ئیحسان نووری پاشا ئەمە ثەوراتی شۆڕشی ئەراراتی کرد، جومهوریەتی ئێراراتی ئەلان کرد لە ئامەد و ئەمە نەفی کرا و دوایی ینی هەتا با بڵێن کۆتاییەکەیشی دیار نییە. سەید ڕەضا بەڵێ ینی لە نێوەکانیش سلمان دمەرێت ئەوەیش کە ئەوڵاو جەلان هێست با بڵێن سەلاح دمەرتاشەیە دا سەرکردەمان هەیە لەوانەیە حەقی وایە، ینی هەڵسین بە دیراستکردن لەسەر ئەم کەسایەتیانە بەنامەیان چییە لەسەر بەچی قوتابخانەیەکن بۆی دە پند و عیبرەت و بۆ ئێمە ئەگەر بۆ ئۆردوگان جایز بێ هەموو ساڵێ بڕوا چەپکە گۆڵی سەر قەبرەکەی ئەتاوردابنیە بۆ خەڵکی ئەم مسلمانیش باسی ئەو سەرکردان نەکات و باسی لایەنە ئیجابی و سلبێ خوێندێکی بە ئینسافانە بۆ ئەو کەسانە بکات. خۆتان زانێ بە سەرکردەی دیکەمانەیە سەحایمانەیە و سەحایی جابانی کوردی کوڕەکەی
با بڵێن مەیمون کوردی کە تابعیە قادەی زۆر گەورەمانەیە ینی مؤرخ و علەمای زۆر گەورەمانەیە مەبەستم لەوەتانە ئێمە لە تاریخی ئیسلامیە خەڵکی زۆرمانی ابن تەیمیە ئەبولفیدا کەەوە مێژووی نووسێت منخەلەکان سەهرەوەردی دەیان سەرکردەی بەسیر و گەورەمان هەیە کە ڕۆڵیان هەبووە من هەوڵمداوە لەم دراسی خۆمە بەڕێزان یعنی باسیەوە بکەم کەوا ئێمە دا نەبڕێن لە خەڵکی دیکە مامۆسایکی بەڕێز دیکە باسی کۆمەڵێ سەرکردەی مەزن بکە گەورە بکاوەکو پێشەوە قازی محەممەد و چی کرد و قوتابخانەکەی چی بووە لە ڕۆژ هەڵات لە ڕۆژ ئاوا ئێمە ئیسا ئەم سوۆسیال میدیا و ئەم تەکنیکە عەسری کە هاتە ناو دنیاوە ئەم ئەلکترۆنەوە ئەم پێگەیانێنی ئێمە دەنگمان گەیشت بە یەکتری ئەم دەنگەی منە ئێستا تەجیلەکرێ و تەسوورەکرێ ئەگاتە ئەوانیش و ئێمە تەواوکەر یەکتری بین و ئەم کەسایەتیانە ئاینیە کە چەند نیشتمان پەروەەر بوون کەوا دۆزی کورددا نەبڕاوە لە بابەتی ئاینی دۆزی کورد ینی پیاوە ئاینەکان ڕۆڵی زۆر گەوریان بینیوە لە تاریخی ئیسلامی وەکو شێخ سەعید نەورسی و شێخ سەعیدی پیران داواکارم سوودێکمان گەیاند بێ ئەمە بابەتەکە و کاڵای من بوو ئەمە بیضاعەکەی من و من هەرەوە لە بازرگانی ئەزان وەگە خراپ بوو خەتای منم بازرگانێکی باشیم ئەگە باش بێ و کڕیارێکی باشن و وەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه